ئەمە ڕێگەیەکی 600 مەتریە لە گەڕەکی قولەرەیسی خواروو لە سلێمانی. دانیشتوانی ئەم گەڕەکە دەڵێن 6 کۆمپانیای دروستکردنی خانوبەرە بەم ڕێگەیەدا ئاو دەگوازنەوە بۆ پرۆژەکانیان و تەپوتۆزی زۆر دەکەن بەسەر ماڵەکاندا. بەڵام نە کۆمپانیەکان ئامادەن ڕێگەکە چاک بکەن، نە شارەوانی سلێمانی کە بەوتەی خۆیان لە 2019 داوایان لێکراوە و بەڵێنیان داوە ڕێگەکە چاک بکەن، بەڵام نەیان کردووە. ئەمیکەوە ئەمڕۆ کۆبوونێتەوە ئێمە خەڵکەکە لەسەرەوەیکەوە ئەم بینیمان حکومت نایە بدەم داواکاریەکانەوە بۆ داواکارانێکەوە نووسیمان ئێستاکە خەڵکە کۆبووتەوە هەفتەی پێشوو ئەم 600 مەتر لێریا هەیە، ئەم 600 مەترە شەمعێکی ئاو هەیە، ئەم شەمع ئاوە کۆمپانیەکان ئیسفادەی لێکەن، ئەم کۆمپانیانی کە نزیکەی 7 کۆمپانیا زیاترە بڵێ سیتیان هەیە، مەشروعی گەورەیان هەیە، ئەمانە لێرە ئاوەکەی ئەبن تەبوتۆزێکی زۆر بەسەر دانیشتوانی ئێریاکەن. ئێمە ژەڵین کۆمپانیەکان وەک حکومت بدەمانەوە نایە فەرمون ئێوە ئەم 600 مەترە وە خۆتان ئیسفادە ئەکەن ئەم گەڕەکە، ئەم 600 مەتە قیرکەن خۆشتێکی زۆر نییە بۆ کۆمپانیا گەورانە. ئەوانی شتیان با هەفتەی پێشووی ئێمە بە شێوازێکی جیاوازتر لەمڕۆ یعنی ڕاگەیانمان ئاگادار نەکردەوە بە هیچ شێوازێک تەنها دانیشتوانی گەڕەکە کۆبووینەوە بە شێوازێکی مەدەنیانە بە تەنکەرەکان و بە کۆمپانیەکەمان وت وەرن بەدەممانەوە وتیان باشە هەفتەیەک مۆڵەتمان بدەنێ. ئێمە هەفتەکە مۆڵەتمان داپیان وتمان بەستە چاوە هەفتەکە هەتا ڕۆژی یەکشەم بوو ڕۆژێکیش ماخستە سەری وتمان با یەکشەمش بچێت با نەڵێن هەفتەکەین بێ قسمانە دووشەم. یعنی ئەمڕۆ لە ناچاریەیە کە ئالی گەڕێک کۆبەتەوە چونکە کۆمپانیەکان بەدەممانەوە نەهاتوو. ئێستاش کۆمپانیەکان زۆر بە ئاسانی بێن پێیان بەوعدەکە بدەنەوە بە ئەو خەڵکەش بەربەست نەبێت و شتێکی بین بێت. وعدیانە هەفتەی پێشوو ئەم ڕێگەمان گەوتیان 2 ڕۆژ مۆڵەتمان بنێ کۆمونیەکە لەناو خۆمانە کۆمپانیەکان وتیان بەڵێ حکومت نایکات چکە حکومت دەڵێ پرۆژە هەموو شتێکی تاوا وەس ئەڵە بجەنیە لە بەردەسا ئێمە بێ بەردەوام بین نێڵین ئەم ئاوە بڕوە یا ئەو شەبعەت بگوێزێتەوە جادەکەی یاوەتا بۆمان ئەم دوو ڕێ. گەڕەکەکە نزیکەی 1000 ماڵ لەخۆ دەگرێت و کەوتۆتە ڕۆژاوای سلێمانی و ماوەی زیاتر لە 20 ساڵە گەڕەکە. لە 2019 شارەوانی نووسراوی بۆ کراوە بەڵێن دراوە گرفتی ئاوەڕۆ و ڕێگەوبانێن بۆ چارەسەر بکرێت، بەڵام بە پاساوی نەبوونی پارە جێبەجێ نەکراوە. ئێستاش 600 مەتر قیرتاویان دەوێت و هەر ئامادەنین بۆیان جێبەجێ بکەن. بۆیە ئەوانیش گرتبوونەوەیەکی ناڕەزاییان ئەنجامدا و ڕێگەکەیان بە تەواوەتی داخستووە. ئەم جادە ئەمە ئەبێ دووسایت بێ سەرەکی بێ ئەمە پرۆژەیەکی گەورەیە. ئەم جادە دەرخستەی بۆ کراوە پارەی بۆ هەموو شتێکی تەواو بۆ لە هەولێر و مافەقەتەکەی هێناوەتەوە لە شارەوانی سلێمانیە ئەڵێن پارەمان نییە. ئێمە ئەچێتەوە بۆ کوێ ئەم ڕێگایە؟ ئەم ڕێگا ئەچێتۆ فلکەکە ئەمە ئالێرۆ ئەچێ بۆ فلکەکە ئالێرەشۆ ئەم مەشروعی ئەو بەریشۆ جادە کرێ و جسرە کرێ لە مزگەوتی ڕەحمان و بێت ئێرەوە چێتەوە بۆ سەر و جادە. بەڵام ئێمە حەقمان بەوە نیە ئەوە کارمان بەوە نییە. ئێمە کارمان بەم 600 مەترێ. ئەم 600 مەترە 6 کۆمپانیای زەبەلاحە زیاترە نەکەمتر ئەوەی ئەبەن لەم شەمعە بۆ خۆیان بە پارە ئیشەکەن و لەگەڵیان ڕێکەوتون ئەیبەن ئاوەکە و تۆزەکەیەکەن بەسەر ئێمە و بۆشمان چاناکەن ناوەی جادەگە بجۆزن و لە ئێمە ناوەیە بازمان لێبێنن ئیسە جادەگە بجۆزن و خۆمان لەسەر حسابی خۆمان چاژەکەین. بەشێکی زۆر لە گەڕەکەکانی سلێمانی پێویستیان بە خزمەتگوزاری سەرەتایی هەیە، بەڵام نە ئیدارەی سلێمانی بەدەم داواکاری خەڵکەکەوە دەچن نە هەولێریش خۆی بە خاوەنی سلێمانی دەزانێت. ئێستاش دوو حیزبی خاوەن سەرمایە و دەسەڵات لە هەردوو زۆن داهاتی ناوخۆ بێسەر و شوێن دەکەن و هەر یەکەشیان خۆی لە بەرپرسیارەتی ئەنجامدانی خزمەتگوزاری دەشارێتەوە. ڕامیار عوسمان، کەناڵی پێام، سلێمانی.